من ئەم خەڵاتە لە سەرناوی کۆمەڵەی مافی مرۆڤ لە سەرناوی دایکانی شەممە بۆ سەرجەم خەباتکارانی مەگازین من ئەم خەڵاتە لە سەرناوی گەلانی تورکیا وەردەگرم. لەبەر ئەوەی من بەڕەگەز کوردم لەو ئەلبومە نوێیەی کە ئامادەکاری بۆ دەکەم سترانێک بە کوردی دەچڕم، هەروەها کلیپێک بە کوردی دروست دەکەم. من دەزانم کەسانێکی بوێر هەن کە ئەم کلیپە بڵاو بکەنەوە، ئەگەر بڵاویشی نەکەنەوە دەزانم کاوا لەلایەن گەلی تورکیاوە چۆن لێپرسینەوەیان لەگەڵدا دەکرێت. لەو کاتەوەی ئەحمەد کایە دەستی بە ژیانی هونەری خۆی کرد دەردەسەری لێی نەبڕا، چونکە هونەرمەندێکی دژبیر بوو لە پرسیارکردن لە ئەلبومی گۆرانیەکانیەوە بگرە هەتا دەگاتە کۆنسێرت و چاوپێکەوتن هەمووی قەدەغە کران و لەبەر ئەو کۆنسێرتانە لە دادگا دۆسیەکی تایبەت دژی کرایەوە. کێشە بەردەوام بووبووی هەتا ساڵی 1999 دوای کۆنسێرتی گوڵخانە بە تۆمەتی گرێدانی پەڕۆیەکی ڕەنگ سەوز و سوور و زەرد بە مایکەکەی بەردەمیەوە دادگای باڵای دەوڵەت بانگێشتی کرد. 150,000 کەس گرتبوونەوە دژی بڕیارەکە بە تەنها بە تۆمەتی پرۆپاگەندەی کوردایەتی دۆسیەکی نوێی بۆ کرایەوە. ئەو هونەرمەندێکی سیاسی و دژبیر بوو، بۆیە هەمیشە دەردەسەری توش دەبوو. ئەو شەوەی کە خەڵات کرا لە ساڵی 1999 بووە دواخەڵات و کۆتایی هەمووشت. باسی دەکرد دەیگوت لە ئامەد کۆنسەرتی منیان قەدەغە کرد. لە دوایین کۆنسەردا کە لە ئامەد ئەنجامیدا بوو پێیان گوتووە تۆ بۆت نییەم گۆرانی بڵێت، بۆت نییەوە بڵێت. بەردەوام داوای لیستی گۆرانیەکانیان لێ کردەوە ئەویش پێی داون. هەروەها گۆرانی ئینسترومنتاڵیان لێ قەدەغە کرد. لەم شتە سەیرا بڕوان خۆی وشەیەکی تێدا نییە بۆچی قەدەغەی دەکەیت؟ کاتێک بڕیارمدا کە لە ئەگە کۆنسرت بدەم کەسانێک لە ناو دەوڵەتدا دەنگی خۆیان بەرز کردەوە و گوتیان ئەحمەد کایە ناتوانێت بێتە ئەگا. من چووم بۆ مۆغڵاو و لەوێ دەستگیر کرام. هەر کاتێک بیویست با بە کوردی گۆرانی بڵێ دەیگوت خۆزگە من بمتوانی باە بە کوردی بیر بکەمەوە، هۆنراوە بۆ گۆرانی بنووسم و بدوێم و ئاوازدا بنێم و بمتوانی با ئەو فۆرما بەکاربێنم. ئەوە ئاواتێکی گەورە بوو لە دڵی ئەودا. لە ساڵانی 90دا تێهەڵچوونێکی دژوار لە ناو کووردا قەوما. ئەو کارە ساتەی بەسەر کووردا هات لە ڕووی بەندی هەڵبژاردنەوە کە نەیانتوانی بوو بچنە ناو پەرلەمانەوە. ئەوە بووە زامێک و کەوتبووە سەر دڵی هەمووان و فشارێکی قورسی خستە سەر ئێمە. هەمووتانەوە بزانن هەر کەسێک زوڵم بکات ئێمە بەسەریدا سەر دەکەوین. لەبەر ئەوە خۆی لە دوا ئەلبومی گۆرانیدا گوتی وەکو ئەو کەسانەی کە گۆرانی بیانی لەبەر دەکەن و دەیڵێن منیش وەها دەکەم. خۆزگەی دەخواست گۆرانیەک بە کوردی بچڕێت. دیسان کاتی هەڵبژاردن بوو کورد جارێکی دیکە نەیتوانی بچێتەوە پەرلەمان بەهۆی ئەموو ئەوە بوو کە نەیتوانی بچێتە پەرلەمان. شتێکیش هەیە کە پێویستە بە تەنیا بگوترێ دەبێت ئەو شەڕە نەگریسە بە تەواوی کۆتایی پێبێت.
دژواری شەڕ کاریگەری زۆری هەبوو لەسەر ئەو پێڤاژۆیە. لەو نێوەندەدا داوای کرد بە زمانی دایکی خۆی وتار پێشکەش بکات و لە هۆڵەکە چووە دەرەوە. ئێمە دوایین ئەلبومی ئەومان ئامادە دەکرد. ئێمە لە ستۆدیۆ بووین، بڕیارماندا بوو گۆرانێکی کوردی بخەینە ناو ئەلبومەکەوە. ئەو مەراسیمی ڕێزێنانە بەڕێکەوت لەگەڵ ئەو کاتی ئێمە لە ستۆدیۆ بووین ڕێک خرابوو. کۆمەڵی ڕۆژنامەوانانی مەگەزین لە ساڵی 1992 دامەزراوە و لە ساڵی 1993 خەڵات دابش دەکات. گەلێک خەڵاتی گرنگی داوە بەو کەسانەی لە سنووری خۆیدا خزمەتی کردووە. لەو ساڵانەدا ڕەوشی تورکیا زۆر خراپ بوو. کێشەی نێوخۆی تیرۆر، مردنی هەزاران کەس و دەیانگوت عەبدوڵڵا ئۆژەلان لە سووریایان لە عێراقا لە وڵاتانی دراوسەیە. دواتر دەرکەوت کە ئەو بەرەو ڕووسیا ڕۆشت بوو. ئەوە بووە هۆی ئەوەی کێشەکان ئاڵۆزتر ببن. هەستی نەژادپەرستی تا هەستێکی باڵا پەرەی سەند بوو. لە کاتێکی ئەوهادا بوو مەراسیمی کۆمەڵەی ڕۆژنامەوانانی مەگەزین ساز کرا. من بە ڕێژەی 1% ئومێدی ئەوم نەبوو ئەم مەراسیمە بکرێت. ئەستێرەی میوزیکی ئەمساڵ ئاحمێد کایا. پێش چەند ڕۆژێک گوێبیستی ئەوە بووین کە ئەحمەد کایە خەڵات دەکرێت. من خۆم شایدم کە جارێک بانجی ئەحمەد کایەیان کرد، بەڵام ئەو لە ڕۆیشتن دوودڵ بوو. لەبەرەوەی ڕۆژی دواتر ئاهەنگێکی دیکەمان هەبوو. لە ئەوروپا کۆنسێرتی هەبوو. گوتی من نایم، چاوی من باشترە. ئەگەر من بێم دەرەقەتی دەمی خۆم نایم. هەندێک شت دەڵێم دواتر ئاڵۆزی دروست دەبێت. بەم شێوەیە گاڵتەی دەکرد. لە ڕاستیدا نەیدەویست بڕوات، بەڵام ئەوەندە پێداگریان کرد ئەویش ناچار بوو بڕوا. منیش بۆ یەکەم جار ئەو شەوە بیستم کە گۆرانیەک بە کوردی دەچڕێ. ئەو فکرە لە لای من دروست بوو کە لە ئەلبومە نوێیەکەی خۆیدا گۆرانیەک بە کوردی دەچڕێ. بەڵام ئەوەی ڕاست بێ لەوە بە ئاگا نەبووین. من تەخمینم کرد کە سوپرایزێک دەکات. ئەو شەوە ئەو شتەی لە دڵیدا بوو بۆ هەمومانی خستە ڕوو. بۆ مافێک کە بەقەدەر شیری دایک مافی خۆتانە پێویستە نەکەونە دۆخێکی بەم جۆرە. ئەگەر لێرەدا هەڵەیەکیش هەبێت پێویستە مرۆڤ هەڵەکە لەو کەسانەدا ببینێ کە لە 20 ملیۆن کوردی ئەو وڵاتە و لە کولتور و زمانیان بێئاگان. من ئەم خەڵاتە نەک تەنیا بۆ خۆم بەڵکو بۆ کۆمەڵەی مافی مرۆڤ، من ئەم خەڵاتە بۆ دایکانی شەممە، ئەم خەڵاتە بۆ سەرجەم خەباتکارانی مەگازین، من ئەم خەڵاتە بۆ سەرجەم گەلانی تورکیا وەردەگرم. با نەڵێن کە چێ ئەو پێگەی بە تۆ داوە. ئەمە پێگەیەکی مێژوویە. کاتێک کەسێک بڵێت کە گۆرانی بە زمانی گەلێک دەچڕم پێویست ناکات کەسەکان لەسەر ئەمە ڕابۆستن و بیری لێ بکەنەوە. ئەگەر وا بێت مرۆڤ ناتوانێت بڵێ گۆڕەپانی هونەر گۆڕەپانێکی ئازادە. لەبەرەوەی من بە ڕەگەز کوردم لەو ئەلبومە نوێیەی کە ئامادەکاری بۆ دەکەم سترانێک بە کوردی دەچڕم، هەروەها کلیپێکیش بە کوردی تۆمارەکەم. کەسانێکی بوێر هەن کە ئەم کلیپە بڵاو بکەنەوە. ئەگەر بڵاوی نەکەنەوە دەزانم کەوا گەلی تورکیا چۆن لێپرسنەوەیان لەگەڵدا دەکات. سوپاستان دەکەم. کاتێک وشەی کورد لە زاری دەرکەوت لە هۆڵەکەدا قیامەت هەستا. کەناڵێکی تەلەڤیزیۆن ئەو ڕێوڕەسمەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ گواستەوە. لە کاتی وەشاندا نەدەبیسترا، بەڵام جوێنی پیس و قسەی ناخۆش هەمووی دەگوترا. لەو کاتەدا مرۆڤ تێگەیشت کە وشە سەحراویەکە بە کوردی بوو. Artık seninle duramam. Bu akşam çıkar giderim.
Hesabım kalsın mahşere, elimi yıkar giderim. Sen zahmet etme yerinden. سوپاس بۆ ئەوانەی هاوار دەکەن و دەنجان بەرز دەکەنەوە. با باش بزانن کە من بە درێژایی ژیانم بۆ یەکێتی تورکیا خەباتم کردووە. بەڵام ئەوانەی کە نکۆڵی لە کورد دەکەن و قبوڵی ناکەن دەبێت بزانن کە من بەردەوام لە بەرامبەریان دەوەستم. بە هەموو کەسێکەوە بزانێت. ئاخۆ ڕۆژنامەوانێکی بوێر نییە قسە بکات جوامێرینە قسەی بە ئێوە وت. ئەم پیاوە بکەنە دەرەوە بیکەنە دەرەوەم پیاوە. شتێک نییە بە ناوی کورد. تۆ جیاکاری دەکەی. کاتێک نۆ تا دە کەس بۆی چوون منیش بە یەکجاری بەرەو لای ئەو چووم. من لە تەنیشت ئەو دانیشتم. لەلایەکی گۆڵتەنکایە هەبوو، لەلایەکی دیکەشی محەممەد ئاسلانتوغ. تەنانەت گوتی لە بنەڕەتدا ئێمە قسە لەگەڵ یەک ناکەین، بەڵام بە ئاشت بینەوە. بەم شێوەیە ئاشت بووینەوە. ئاگام لە خۆم نەبوو، بەکاردانەوەی بەرگری لە خۆکردن دەستم داوەتە چەقۆیەک. زۆربەی گارسۆنەکانیش کورد بوون. دەست بەجێ لە بەردەمی ئەو بەڕی زوەستان دەستەی بەڕێوەبەرایەتی کۆمەڵەی ڕۆژنامەوانی مەگازین ئەو ڕۆژە کەسانی جوامێر بوون و ئەوانیش ڕێزێکی دیکەیان لە بەردەمی ئەو دروست کرد. ئەو کەسانەش زۆر بوون کە ئەحمەدیان خۆش دەویست. ئەوانیش بازنەیەکیان لە دەوری دروست کرد لەبەرەوەی ئەو کەسانەی ویستیان لێ بچنە پێشەوە دەرفەتیان پێنەدرا. ئەوەی کە من کردم ئەرگ نەبوو، بگرە پێویستێکی ئینسانی بوو، پێویستی حقوقی نێوانمان بوو. ئێمە خەڵکی هەمان جوگرافیاین. ئەوەی چەندین ساڵە دەیڵێمەوە ئەوەیە کە گەلی کورد و تورک برای یەکترن و هەروەک براش دەمێننەوە. من پێشتریش گوتم هەتا ئێستا پارێزگاریم لە پارچەنەکردنی تورکیا کردووە و گوتومە ئەگەر 1000 ساڵی دیکەش ئەم شێوە بەردەوام بێ ئەم وڵاتە ناچارە دام بەبوونی کورد دابنێت و لێی بەخاوەن دەرکەوێ. من ئەوە دەڵێم هەر ئەوەیە، ئەمە دەوڵەتە و ئەمەش هێزەکەی. ئەگەر دەیانەوێ بە ئاستۆم بگرن و دەستگیرم بکەن و بمبەن. Kaybetsem bile her şeyi, bu aşkı yırtar giderim. هێشتا 27 خەڵاتمان هەن. ئەو خەڵاتانە هی ئەو هەڤاڵە ڕەنجدەرانەمانن کە بە درێژایی ساڵێک ئارەقیان ڕشتووە. تکایە داواتان لێ دەکەم دان بە خۆتاندا بگرن. بەڵێ ئێستاش بەردەوام دەبین لەسەر ڕێوڕسمی خەڵات دابەشکردنەکە. سەردار حەز دەکەی با گۆرانیەک بڵێین. Bu devirde kimse sultan değil, hükümdar değil, vezirgan değil. Atatürk yolunda tüm Türkiye, bu vatan bizim ellerimizdeyiz. Haydi magazinler! بۆ نمونە ئەو هۆڵەکەی شڵەژاند